هاوڵاتیانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە تا جەژنێکی ئارام و خۆش بەڕێ بکەن. بەشێکی ئەو گەشتیارانش لە سەیرانگاکانی دوکان دووەم ڕۆژی جەژنیان بەڕێ کرد. شانبەشانی هاتنی گەشتیارانی دەرەوەی هەرێم، گەشتیارانی ناوخۆش دەیانەوێت ڕۆژەکانی جەژنیان بە کەیف و خۆشی بەڕێ بکەن. ئەوان لە دوکانەوە داوای ئەوە دەکەن کە پێویستە حکومەت ئاور لە گەشت و گوزار بداتەوە بیان کاتە سەر چاوێکی باشی داهات بۆ هەرێم. بڵڕووی بەرژەوەندی گشتی گرنگی بە گەشتیانم دەر چونکە ئەمە ناوچەی گەشتیاریمان گەلێک زۆرە لە کوردستان هەروەها شوێنەکەشمان استراتیژیە بۆ گەشتیارین ئەگەر هاتوو ڕوو لە گەشتیاری بکە هەرێمی کوردستان بوجە و پارێکی زۆر لە هەرێمی کوردستان خەڵکاتەوە پێویستە بە زووترین کات کار لەسەر گەشتیاری بکرێت. جەژنتان پیرۆز بێ. لەنگۆش پیرۆزی سپاس مامنون. لەکوێ هاتوون؟ وەڵا لە هەولێر. تا چەند دوکان شوێنێکی گەشتیاری گرنگ و خۆش؟ وەڵی شوێنێکی خۆشەوە ڕاستی هاوینان خاستن هاوینان. مەلەتان کردووە؟ ناوەڵڵا. ناوێریات؟ نانە مەلەی دەزانین بەس نەما کردووە. خۆی دەبی جێیەکی ئەوها لاچە بکرێت لە بۆ مندارەوە بێ جێوها دەبی ئەو چێبی لە بۆ مندارن لە بۆ مەلەوانی مندار حەزیان لێ بەس بۆچی جێیەکانی ئێستا سێ تورکیای جیان جواز کردو لە بۆ منداری تا لە بۆ زەڵامانیش خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن بەڵام زۆر خزمەت گوزاری کەمە. یعنی دڵنیام ئەگەر کوردستان تۆزێک گرنگی پێ بدرێ هیچ لە تورکیا و لە ئێران و لە هیچ وڵاتێکی تری کەم نییە. خاوەن شوێنە گەشتیارەکانی دوکانیش پێیان وایە ژمارەی گەشتیار ڕووی لە کەمی کردووە. خاوەنی کۆمپانیایەکی گەشتیاریش دەڵێت گەشتیار زۆر کەم بۆتەوە. ڕبێکی ساڵانیش نەما وەکو موچەکەی لە هاتۆش بۆ بە ڕووع گەشتیار. بەڕۆ گەشتیار ئەرەوەڵ باشە بۆ بەو شێوەیە. وڵڵا جا خەڵک پارەی پێێنێت ئەوان بۆیە. هەتا ئێوارە ئەگەر بنەوە برادرانەی جنوب بێنەویش ئەوانیش ئێستا فێریەوە بوون ئەو دڵێ ئەوەندە و ئەو دڵێ ئەوەندە و ئەو دڵێت نازام کەم و زۆر و یعنی ئەوانیش وەک ساڵان نییە. وەڵا تۆزە کەمە وەکو جاران نەما. بۆ وەڵی تۆزە هین وتیە لە گرانە و ڕێگە تۆزە هینە خەڵگە تەسی لە ڕێگەم ڕێگە و هینە ڕێگە کەرکووکەم ناوە. قەیرانی دارایی و ئاڵۆزیەکانی ناوچەکانی خوارو و ناوەڕاستی عێراق و هەروەها دابەزینی بەهایتمەنی ئێرانی دیارترین هۆکارەکانی کەمبوونەوەی گەشتیارانی هەرێمی کوردستانن. بەڵام هۆکارێکی دیکەش بۆ کەمبوونەوەی گەشتیار نەبوونی خزمەت گوزاری پێویستە لە ناوچە گەشتیارەکانی هەرێم و گرنگی نەدانی حکومەتە بەم کەرتە. عەبدوڕەحمان ئەبوبەکر، نێرداوی کێنێن دووکان.